اما سرقتی بودجه شمالی حکومت داری موجود شفاء حکومت توانش یەکەی چالاکی هوەری یان یەکەی چالاکی وەرزشی ساڵانە چەندین چالاکی ڕێگەخەن و بنەمایی جوان بە پێشەنگاکان بە فیستیڤاڵی وەرزشی بە کەرنەڤاڵی جوان بۆ مناڵەکان بۆ قوتابیەکان بە تایبەتی بە باخچەکانی سان بەڕاستی ئەمە هەمووی بەشێکی گەورە و گرنگە لای ئێمە کە چۆن مناڵ لە لێستاوە دروستیکەین بە مێشتێکی باش بە جەستەیەکی باش بە عەقڵێکی باش ئەمانە هەمووی لێ و چالاکیانەیە کە یەکەی چالاکیەکان دروستیەکەن دەستخۆشیان لێکم و بەڕاستی هەر ئەمانەشە کە ئایندەیەکی گەژێن بۆ مناڵانەی چووکە ئەو مناڵانە چاوێ نەکرێتەوە ئەو شتانی کە نایزان ئەیزانن ئەو شتانی کەیانەی فێر بن لێرە و فێرە بن ئەزانن کە کەسانی گەورە هەیە وەکو مامۆستاکانیان کە سوکاریان ئەو بە ڕێزانەی تر پەروەردە بایەخیان پێات ئەم بایەغانە کەسێتیەکی باش لەلای ئەو مناڵە دروستە بێ چکە لەم قۆناغا زۆر گرنگە بایەغدان بە کەسێتی مناڵ بە قوتابیەکان لە ئایندەیەکی گەشە ئەتوانن ئینسانێکی داهێنەر بن بەتوانا بن ڕێخەر بن ئاسوودە بن خۆشبەخت بن ئەمانە هەمووی لەم چالاکیانەیە کە چالاکە پەروەردەیانەیە کە پەروەردە دروستیەکات بەهۆی باڵەکانەوە کە یەکەی چالاکی هوەریە وەرزشیە و هەموو بەشانەی تر کە پەیوەندیدارن دەستخۆشی لە هەموو کارمەندانەکەم دەستخۆشی لە تەلەڤیزیۆنی پەروەردیەکەم کە هەمیشە ئەم چالاکیانە پەخشەکات و مناڵەکان لە ماڵیان یاخۆ دایک و باوکانیان بینەوە زیاتر گەشاکەن و زیاتر خۆشحاڵە بن بەو چالاکیانە جارێک کە دەستخۆشیتان لێکەم زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان لە زنجیرەی کار و چالاکیەکانی یەکەی چالاکی هوەری قوتابخانە خوێندنگاکانی سلێمانی ڕۆژئاوا بێگومان ئێمە لە بیدایەتی ساڵە و دەستمان کردو بەو زنجیرەی کار و چالاکی شێوەکارەکان تا گەشتوینەتە ئەمڕۆکە دوو گروپمانەیە بۆ باخچەکانی ساوایان ئەمڕۆ لە هۆڵی مامۆساوی لە میحەنا بە ئامادەبوونی بەڕێز مامۆسا کەمال نووری و کۆمەڕە لە سەرپەرشتیارانی بەڕێز ئامادەبوون لەو پێشانگایەدا خۆشحاڵین کە حەڤە بۆ هەژدە باخچەی ساوایان بەشداریان کردووە لەم فێستیڤاڵەدا من دەستخۆشییان لێ یەکەم گروپی دووەمیش دوا بە دوای ئەمانێت ئەوانیش نزیکەی 25 باخچەی ساوایانە ئیشەکان بەڕاستی هەمووی ئیشی مناڵە دەستخۆشییان لێ یەکەین ئەمڕۆ ئێمە وەک یەکەی چالاکی هوەری خەڵات و دیاریمان بەخشی بەو مناڵە دەستڕەنگینانەی کە ئیشیان کردووە لەم پێشانگایەدا سوپاسی بەڕێبەرەکانیانەکەم سوپاسی مامۆستایانی هوەری شێوەکاریانەکەم و دەستخۆشییان لێ یەکەین دوا بە دوای ئەم پێشانگای باخچەکان دواتر فیستیڤاڵی شانۆ مۆسیقیان بۆەکەین کە لە 19 مانگەوە دەست پێ ئەکا و ئەمساڵ لە کۆی فیستیڤاڵەکەمانە 30 باخچە بەشداری ئەکات کە ئەمە ژمارەیەکی بەرچاوە لەم بارودۆخ و زروفەی ئەمڕۆیە کە 30 باخچە بەشداری بکات من دەستخۆشییان لێکە بوو خوازیارم ئیشی زۆر باشتر بکەن بۆ ساڵی ئایندە و سپاس بۆ ئێوەش تەلەڤیزیۆنی پەروەردەی دەستان خۆش.